بر پرس شهید کرنا سیاست مدار کرد دفرین خلف و دو پاسوان نوی ابو حاتم شقرا بنیرن بویه چه؟ بویه فرماندار فرقه حشتی و ششان لرجلات سودی یعنی الحسكي الديرزوري والرقة كسكي نقول لسر خيره بتماشوانين هيجا هر كس لدج دركت وزارة برافانية سوري روجا 5 نيسان 2025 فرماندار جروبا چکدار احرار الشرقية احمد احسان فياض الحايس وكا ابو حاتم الشقرة ناس كرن فرماندار فرقه حشتی و ششان لپارێزگەهێن دێرە زۆر ڕقە و حەسەکی بەردەفکە یەپەژێ یەکینەین پاراستنا ژنێ ڕۆکسان محەممەد لە سەر و پەلا خۆیان ئکس گوت ئەف بریارە حکوومەتە سووری دێ شەرمەزارکردن شەرمەزار دکەنەوەی بریارێ و هێزین سووریا دەموکراتیک هەسەدێژی ڕاگەهاند و ئەرکدارکردنە قاتلێکی وەکە ئەبوو شەقرا دە پۆستێن هەستیار و حساستا لە سووری نایە قبولکردن هەروەها دیار کرد و تەوانبارێکی کوژبوو جەزاکردنێ تێخواستن و لەسەر ئاستا ناودەوڵەتی هاتیە جەزاکردن وەکە تەرۆریستێ دیتن پێویستە بکەوە زیندانێ نەببە فەرماندارێکی سەربازی دە ئارتێشە سووریدا